سپاسەوە بۆ دەستگای مرۆیی مام ئەوە بۆ چوارەمین جارە کاروانی هاوکارەکانی لەبواری پزیشکی دەگەینێتە گەرمیان بۆ قەزای کەلار و کفری و بەتایبەتی ئەو پێداویستیانەی کە پێویستن بۆ خەڵاتچۆکردنی یاخود بۆ نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا و ئەمڕۆژ هەندێک پێداویستی دیکەیان گەیاندۆتە ئێمە سوپاسیانەکەین دەستخۆشیان لێەکەین و خۆتان ئەزانن ئەم پێداویستیانە زۆر گرنگن و بەتایبەتی لە ئێستادا بۆ نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا و دیارە بەڕێزیان بۆ جارێکی تریش ئامادەیان دەربڕیوە کە هاوکارەکانیان بەردەوام بێت و ومێ دەکەین ئەمە دوا هاوکاری نەبێت دوا کاروانیش نەبێت وەکو بەڕێزیان ئەمڕۆ وەفدێکیان سەردانی داری گەرمیانیان کردووە ئەو شتومەکانیان لەگەڵ خۆیانە هێناوە تەسلیمی نەخۆشخانەکانی کەلار و کفری دەکەن بەڕێنی ئەوەیاندا هاوکارەکانیان بەردەوامە بێ و ئێمەش لای خۆمانەوە سپاس و ستایشی زۆریان دەکەین کە بەتایبەتی لەم بار و دۆخەنە هەموارەی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە کاتێکدا کە زۆر پێویست بوو ئەوان هاوکاری باشیان گەیاندۆتە ئیداری گەرمان لە دوای چوارەم جار هاوکاریکردنی دەستگای مرۆیی مام بۆ تەندروستی گەرمیان و بەتایبەت بۆ نەخۆشخانەی قەڵا کە نەخۆشخانەیەکی ڤایرۆسی کۆرۆنایە لە گەرمیان تاکە نەخۆشخانەیە کە توانوێتی خزمەتی خەڵکی گەرمیان بکات و لە دوای هاوکاری بەڕێز هاوسەرۆکی یەکێتی لاهوری شێخجەنگی کە توانێتی نەخۆشخانەیەکمان بۆ دروست بکات و پاڵپشتمان بێت کە و نەخۆشخانەیە لەلایەن خوێنخوازانەوە دروست کراوە و کارمەندەکانی دابین کراوە لەلایەن کاتی تەندروستی گەرمیانەوە بە هاوکاری بەڕێز هاوسەرۆکی یەکێتی لاهوری شێخجەنگی ئەمە چوارەم جارە دەستگای مرۆیی مام توانێتی هاوکاریەکانی خۆی بگەێنێتە ئێمە کە زۆربەی کەلێنەکانی پێداویستی پزیشکەکانی کاتی تەندروستی گەرمیان بەتایبەت نەخۆشخانەی قەڵا پڕ بکاتەوە و زۆر سوپاسیانەکەین. سپاسی دەستگای مرۆیی مامەگەم کە هاوکاریەکانی گەیاندۆتە ئەم سنوورە دووبارە دەستخۆشییان لەکەم هیوادارم بەردەوام بن و زیاتر تایبەتمەندیەک بدەن بە قەزای کفری وەکو بەڵێنیان داوە ئینشاءڵڵا بەردەوامە بن زیاتر